کەس بە ئەلفازم نەڵێ خۆ کوردیە خۆ کردیە هەر کەسێ نادان نەبێ خۆی تالبی معنا دەکا. ڕۆژتان باش سپێدە باش بە بۆنەی ڕۆژی گیانی زمانی دایکەوە ئەمڕۆ پیرۆزبایی لە هەموو کورد زمانیانی جیهانەکەم لە هەر شوێنێک بن. پرۆگرامی ڕۆژ باش ئەمڕۆ تایبەتەکەین بە ڕۆژی گیانی زمانی دایک کە تەوەرەکەمان باسکردنە لەو ڕۆژە گرنگە و بە تایبەت لە زمانی شیرینی کوردی. بزانین ئێستا زمانی کوردی لە چه ئاستێکدایە کە بەشێکە لە ناسنامەی یاخود بڵێن گەلان و هەموو کوردستانیش ئێمە توانین بە زمانی کوردی خۆمان ناسنامە و سندولی کوردایەتی خۆمان بسەلمێنین کە بەشێکە لە ڕۆشنبیری هەموو گەلان و بە هەمان شێوەش کوردستان شان بەشانی وڵاتانی جیهان زمانێکی پاراو یاخود زمانێکی وامان هەیە کە هێندە دەوڵەمەندە کە ئەوانەی ڕابردوو پرۆفیسۆران یاخود شاعیران یاخود کەسانی ڕابردوو لە ئەوەندە بە تێر و تەسەلی ئەوەندە بە پڕی زمانەکەیان ڕاگرتەوە و هێناویانەکە نەوەن دوایینەوە ئەتوانین خزمەتی پێ بکەین. بەڵام ئایا ئێستانەوەی ئێستا لەو ئاستەدان کە بتوانن زمانی کوردی وا بەهێڵنەوە و بەو شێوەی خۆی ڕای بگرن هەموو ئەمانە و چەندین بابەتی دیکە لەگەڵ میوانەکەم کە تایبەتە یاخود کە شارەزایی هەیە لە زمانی کوردیدا گفتوگۆی لەسەر دەکەین. جیا لەمانە چەندین بەرگە و بابەتی دیکەی هەمەڕەنگیشمان بۆ بژاردوون کە لە پرۆگرامی ڕۆژ باشدا هەموو ڕۆژێک ئێمە بۆ ئێوەی ئامادە ئاکەین و کورتەی هەواڵەکانیش کە دەستپێکی پرۆگرامەکەیە باس یاخود ئەو پرسە گرنگانی تێدایە کە ناوخۆ لە جیهان دەگوزارێت و دواتر دەچینەوە ناو ناوەڕۆکی پرۆگرامەکە. کۆڵبەری کوردی ڕۆژهەڵاتی کوردستان لە سنووری قەزای پشدەر کەوتنە ناو ڕووبار و خنکار. دوو کاسبکاری کوردی ڕۆژهەڵاتی کوردستان لە کاتی پەڕینەوە لە ڕووباری پشکاوێ لە سنووری قەزای پشدەر لەلایەن پاسەوانی سنووری نێوان ئێران و هەرێمی کوردستان تەقەیان لێ دەکرێت و ئەوانیش بەهۆی مەترسی لەسەر ژیانیان خۆیان هەڵدەدەنە ناو ڕووباری پشکاوێ. بەڵام بەهۆی ساردی کەش و هەوانەیان توانیوە لە ڕووبارەکە بپەڕنەوە و خنکاون. ئەو دوو کاسبکارە بە ناوەکانی ئەبووبەکر ئیبراهیم تەمەنی 36 ساڵە و ئەسکەندەر محەممەد تەمەنی 35 ساڵە و هەردووکیان خێزاندارن و هەر یەکە و دوو منداڵیان هەیە و دانیشتووی گوندی دۆڵەتووی ڕۆژهەڵاتی کوردستانن. هێرشێکی موشکی کرایە سەر بنکەی سەربازی بە لە تشانەی ڕاگەاندنی ئەمنی ڕایگەیاندووە هێرشێکی 4 موشکی کرایە سەر بنکەی ئاسمانی هاوپەیمانان ناسراو بە بنکەی بەلەت لە سنووری پارێزگای سەلاحەدین و سەرچاوەکە هیچ زانیاریەکان لەسەر ئاماری زیانە مادی و گیانەکانی هێرشەکە باس نەکردووە، بەڵام سەرچاوە نافەرمیەکان باس لەوە دەکەن کەسێک بەهۆی هێرشەکە بریندار بووە. ناتۆ لە عێراق ڕەت دەکاتەوە. هاوپەیمانانی فەتەح بە سەرۆکایەتی هادی ئامری ڕایدەگەێنێت زیادکردنی هێزە بیانیەکان لە نێوانیاندا هێزەکانی ناتۆ بۆ عێراق ڕەت دەکەینەوە. لە ڕاگەاندراوێکدا هاوپەیمانیەکە ڕاشی گەیاندووە بێ ڕەزامەندی پەرلەمانی عێراق هیچ هێزێکی بیانی بۆی نییە بێتە خاکی عێراقەوە، هەروەها پێویستیان بە هێزی زیاتری ناتۆ نییە لە ژێرناوی ڕاهێنراوی سەربازی. وەزارەتی دەرەوەی ئێران ڕایدەگەێنێت سەردانی سەرۆکی ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆم بۆ تاران بە واتای دەستپێکی کاری تیمی پشکنینە نێودەوڵەتیەکان نایێت. ڕافایل گرۆسی سەرۆکی ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆم گەیشتە تاران و لەلایەن عەلی ئەکبەر ساڵی سەرۆکی ئاژانسی ئەتۆمی ئێرانی و جێگیری سەرۆکی ئێرانەوە پێشوازی لێکرا. نوێنەری تاران لە ئاژانسەکە بە میدیاکانی ڕاگەاندووە هۆکاری سەردانەکەی گرۆسی بۆ ئەوە دەگەڕێتەوە کە 21 مانگ ئەو وادەی ئێران بۆ ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆمی دیاری کردبوو کۆتایی دێت. تەندروستی رووسیا دروستکردنی سێم ڤاکسینی ڕاگەیاند. میخائیل میشۆستۆشین سەرۆک وەزیرانی رووسیا لە چاوپێکەوتنێکی تەلەڤیزیۆنیدا ڕایگەیاند ڤاکسینی سپۆتینگ ڤی لە 20 وڵات ڕەزامەندی بەکارهێنانی وەرگرتووە. ئاماژەی بەوەش کرد تا مانگی ئاداری داهاتوو 120,000 ڤاکسینی دیکە بە ناوی کۆڤیڤاک هەر بەرهەم دەهێنرێت و دابەش دەکەن. رووسیا یەکەم وڵات بووە کە کوتانی دژە کۆڤید-19 لە مانگی ئابدا تۆمار کرد پێشەوەی تاقیکردنەوە پزیشکیەکان تەواو بن. ڤاکسینی سپۆتینگ ڤی زیاتر لە 20 وڵاتی جیهان مۆڵەتی پێدراوە.
کورتە کۆتایی هات. نووسەر و ڕۆژنامەنووسی کورد سدیق بابەیی یەکێکە لە چالاکوان و کەسایەتیەکانی کورد لە ئەڵمانیا. چەندین بەرهەمی نووسینی مێژوویی و لێکۆڵینەوەی هەیە و لە بواری میدیایی و تەلەڤیزیۆنیشدا ئەزموونی هەیە. یەکێک لە پەرتووکەکانی باس لە مێژووی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکات. ماڵەکەی وەک پەرتووکخانە لێکردووە، زیاتر لە 100 ناونیشانی پەرتووکی بە زمانی ئەڵمانی پاراستووە. بە دیاری بەو کەسانەی دەدات کە کورد بن یان ئەڵمان بە مەرجێک بۆ نووسین و لێکۆڵینەوە سوودیان لێوەربگرێت. بەیانان کە مرۆڤ هەڵدەستێ پێویستی بە دەموژاوشتن و شتی ئاوا هەیە. پاشی دوای نان و چا خواردنێک ئەمن پێم خۆشە سەرەتای ڕۆژەکەم بە خوێندنەوەی شارێکی مەولەوی لە دیوانی ئەو شاعرە مەزنەی کورد دەست پێ بکەم کە زۆر ڕۆحی ئینسان تازە دەکاتەوە، هیوا دەدا، دڵخۆشی دەدا بە ژیان و لە هەموو بابەتێکدا شیعرەکانی دەتوانێت چێژبەخش بن. پەژارەت شادیم جەبێخ ئاوەردەن، دووریت ڕیشەی دڵ خەیمەکەن کردن، فراقت فەرقم و تووتیا کرد، جیایید ئازام جەهەم جیا کرد، وەسواست وەی تەور ئێشدان و جەرگم، و مەرگت قەسەم ڕازیم و مەرگم. خوێندنەوە و بەشێک لە کاتەکانیشم بۆ نووسین ئەوە شتی یا کاری ڕۆژانەی منە. لە کۆنەوە میلم بەلای خوێندن بووە، پێم خۆش بووە زیاتر فێر بم، زیاتر ئەزمون بکەم لەسەر مێژوو وڵاتەکەم تەجربە وەربگرم. ئێستاش سەرقاڵی نووسینی ئەزمونەکانی خۆمم لەسەر دەست درێژیەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر کورد و بەگشتی ترۆر لە مێژووی دەسەڵاتدارانی ئێراندا بەرامبەر بەگەلەکەمان کە کتێبێکی بەڵگەیی دەبێ. زۆربەی شتەکانی تەواو بووە، دەکرێت بڵێم 80% تەواو بووە. 2 ساڵە سەرقاڵی ئەوەم. ئەو پەرتوکانەی کە ئێستا لە بەردەستماندایە زۆربەیان بە زمانی ئاڵمانین کە تێکەڵێکن لە مێژوو ڕۆمان و شتی تەنانەت وێنە و هەموو بابەتێکی تێدایە. بەشێکی بۆ خۆم کڕێونم، بەشێکی دۆست و ئاشنایانی ئاڵمانی بە من پێشکەشیان کردووە و ئێستا ئەمن فریا ناکەوم کەڵک لە هەمویان وەربگرم. بۆیە پێم خۆش بوو ئەوانە پێشکەشی ئەو کەسانە بکەم کە تامەزرۆن ئارزومەندن و خوازیاری کتێبن. بۆ خۆتان دەزانن کتێب لەم وڵاتە باییە، گرانە. بەڵێ پێم خۆش بوو ئەو بەرهەمانە کە هیبیانیەکانە لەسەر کوردستان ئامادەیان کردووە، وێنەی زۆر جوانی مێژووین لە خەباتی گەلەکەمان و ژیانی گەلەکەی ئێمە. پێم خۆش بوو بە بەرنامەی ڕۆژ باش لە کاناڵی کوردستان 24 پێشکەشیان بکەم. ڕۆژی 21 شوباتی هەموو ساڵێک بە ڕۆژی جیهانی زمانی دایکدا دەنرێت. بەپێی ئامارەکانیش زیاتر لە 6,000 زمان لە سەرتاسەری جیهان هەیە، بەڵام 100 زمان قسەیان پێکرێت و بە بەردەوامی خەڵک قسەی پێیەکە. یەکێکیش لە زمانەکان زمانی کوردیە.
زمانی ماندراین کە زمانی چینیەکانن زۆرترین کەس قسەی پێ دەکەن. با لەم ئین هاوسەدا زانیاری زیاتر ببینین. ساڵانە لە 21 شوبات چالاکی و کۆنفرانسی تایبەت بە ڕۆژی جیهانی زمانی دایک بەڕێوە دەچن. ئەگەریشێ ئەمساڵ بەهۆی کۆڕۆنا چالاکیەکانی تایبەت بە ڕۆژە سنووردار بن و وەک ساڵانی پێشوو نەبن. بەپێی ئامارەکانی ئیسکلۆپیدیای سوید 6,000 زمان لە جیهان هەن، بەڵام بەهۆی نەبوونی پیت و ڕێنووسیانەوە مەترسی لە ناوچوونی زۆرینیان هەیە. ئێستا 100 زمان لە سەرتاسەری جیهان قسەی پێدەکرێت و بەکاردەهێنرێت. سەبارەت بە زمانی کوردی کە یەکێکە لەو زمانانەی لەناو ڕێزبەندی زمانەکانی جیهان تۆمارکراوە، پەرلەمانەکانی عێراق و هەرێمی کوردستان یاسای تایبەتیان بە زمان دەرکردو و زمانی کوردی دووەم زمانی فەرمیە لە عێراق. هەرچەندە ئێران بە فەرمیدانی بە زمانی کوردی دانەناوە، بەڵام بە شێوەی ناڕاستەوخۆ لە قوتابخانە و زانکۆکانی ڕۆژهەڵاتی کوردستان بەکاردەهێنرێت و هەروەها پەخشی تەلەڤیزیۆن و ڕادیۆ بە زمانی کوردی هەن. لە کاتێکدا بەپێی دەستوری ئێران نەتەوەکان دەتوانن زمانی خۆیان بەکاربهێنن، بەڵام هێشتا زمانی کوردی زمانی نووسین و فەرمی نییە. باپەی ڕێزبەندێک زۆرترین زمان لە جیهان قسەی پێ بکرێت زمانی ماندرانیە کە زمانی چینیەکان و 950 ملیۆن کەس قسەی پێدەکات. دوای ئەویش زمانی ئیسپانی دێت و 405 ملیۆن کەس قسەی پێدەکات و پاشان زمانی ئینگلیزیە کە 360 ملیۆن کەس قسەی پێدەکات و بەکاری دەهێنێت. هەروەها هەریەک لە زمانەکانی هیندی و عەرەبیش لە پلەی چوارەم و پێنجەمی زمانەکانی جیهان دێن. تا ئێستاش زیاتر لە 470 یاسای تایبەت بە زمان لە جیهان هەن. ساڵی 1952 ژمارەی قوتابی زانکۆی داکا لە ئیسپانیا دژی یەک زمانی خۆپیشاندانیان کرد و لە ساڵی 1956 حکوومەت بە ناچاری دانی بە زمانی بەنگالیدانە. دواتر ڕێکخراوی یونسکۆی سەربەندەتەوە یەکگرتوەکان لە ساڵی 1999 ڕۆژی 21 شوباتی هەموو ساڵێکی بە ڕۆژی جیهانی زمانی دایک دەستنیشان کرد و لە ساڵی 2000شەوە ساڵانە بە فەرمی یادی ڕۆژی جیهانی زمانی دایک دەکرێتەوە. بۆ تەواوی زانیاری لەسەر ئەم ڕۆژە یاخود بزانین زمانی کوردی لە چه ئاستێکی زمانەکانی دیکەی جیهاندایە، میوانداری بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر فەرهەنگ مزەفەر کە مامۆستا لە زانکۆی سەلاحەدینمان کردووە لە ستۆدیۆی ڕۆژباش میوانە. بەخێر هاتی مامۆستا، بەیانی باش. هەر بژی خاتوم، بەیانی تۆ باش و بەیانی گشت بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵەکەتان باش. بەیانی هەر چوار پارچەی کوردستان هەموو کوردێک کە لە دەرەوە ناوی کوردستانە باش. و ڕۆژی زمانی ڕۆژی جیهانی زمانی دایک پیرۆز بێ لە سەرجەم هاوڵاتێکی کورد. ئینشاڵڵا پیرۆز بێ لە هەموو هاو زمانێکی کوردی. مامۆستا با یەکسەر ئەوە بڵێم بۆچی پێوترە زمانی دایک؟ بەڵێ خۆی ئەم زاراوەیان ئەو ناوە چەند ناوێکی کەشی پێدەگوترێ، بۆ نمونە پێدەوترێ زمانی یەکەم، زمانی شیری، زمانی خێزان، بەڵام نزیکترین و جوانترین ناو کە بۆی هەڵبژاردرابی زمانی دایکە، لەبەرەوەی کۆرپا یان منداڵ نزیکترین کەس لەویەوە دایکە، هەر لەبەرەوەشە ئەو ناوەی بۆ هەڵبژاردراوە. طبعی سەبارەت بە مێژووی سەر هەڵدانی ئەو ڕۆژەویان دیاریکردنی بێگومان هەر کاتێک کە ڕۆژێکی جیهانی تۆمارەکرێیان ڕووداوێکی لە پشت بووە یاخود چیرۆکێکی گەورە لە پشتیەوە بووە. ئەگەر بە کورتی پێمان بڵێ ئەو ڕووداوەی کە وای کردووە ئەم ڕۆژە یونسکۆ دیاری بکرێ بە ڕۆژی جیهانی زمانی دایک چییە؟ بەڵێ ڕووداوەکە بۆ ساڵی 1952 دەگەڕێتەوە، کاتێک کە تەمان هیندستان و پاکستان دوای جەنگی جیهانی دووەم لێکجا بوونەوە و هیندستان بە تایبەتی بە دوو پارچەدانرا بوو، پاکستان بەشێکی ڕۆژهەڵات و بەشێکی ڕۆژئاوا. بەشە ڕۆژهەڵاتەکەی کە ویلایەتێک بوو کە ئێستا ئەمڕۆ پێدەوترێت بەنگلادێش. تەمام میلەتی بەنگلادێشێکە لە ئەو میلەتانێکەوە ناسراون لە سەرگۆی زەوی بە هۆی چڕی دانیشتوانیان و کەمترین خاکیانەیە بەڵام زۆرترین میلەت دانیشتوانیان هەیە. ئەمە وای کرد کە پاکستان بڕیاریدا دەبێت زمان لە سەرجەم ویلایەتەکانی پاکستان بە زمانی ئەردۆیی بی، بەڵام بووە خۆکاری ناڕەزاییکەوە هاوڵاتیانی بەنگلادێش بە تایبەتی قوتابیانی زانکۆ لە زانکۆی دەکا بڕیاریانداکەوە بە زمانی دایکی خۆیان ئەوی زمانی بەنگالیە خوێندن بکەن. ئەوە بۆ ڕژانە سەرشەقام خۆپیشاندانی هێمنانەیان کرد. دواتر پۆلیسی پاکستان بەرپرسی
خۆپشاندانەکەی قوتابیانی داوە لە ئاکامدا 5 قوتابی بوونە شەهیدی زمان و قوتابیەکانی کۆلێژی پزیشک بوون ئەمە بووە ڕووداوێکی کارە سادبار و دڵتەزێن بەڕاستی دواتر ساڵانێکی زۆری پێچوو کاتێککە یونسکۆ و یەکگرتوەکان بڕیاریاندا کە ڕۆژێک بۆ ئەم بۆ زمان دیاری بکەن لەسەر پێشنیاری وڵاتی بەنگلادێش کە ئەندامێکە لە کۆمەڵی نەتەوە یەکگرتوەکان پێشنیاری ئەوەی کرد کە ئەم ڕۆژە هەڵبژێرن وەکو ڕێزێک بۆ زمان وەکو ڕێزێک چونکە لە بەنگلادش ئەم ڕۆژە پێدەوترێ ڕۆژی شەهید کەوا ئەم قوتابیە گەنجانەی زانکۆ بوونە قوربانی لە پێناو زمانی دایکیان ئەوە بە کورتی ڕووداوەکە بوو کەوا ڕۆژی زمانی دایک هەڵبژێردرا بە ڕۆژێکی سەرتاسەری بۆ هەموو زمانانی میلەتانی سەرگۆی زەوی باشە مامۆستا کە ئەم ڕۆژە لە هەموو جیهادایە دەکرێتەوە ئەمڕۆ لە کوردستان ئەو بە شێوەیەکی گشتی و بە تایبەتیش لە هەولێر چ چالاکێک بەڕێوە چێ بۆم ڕۆژە بەڵێ بێگومان ڕۆژێکی پیرۆزە بە تایبەتی زمان کاتێک باز لە زمان دەکەین زمان وەکو ناسنامەیەکە زمان وەکو یەکێکە لە بنەما سەرچیەکانی هەموو میلەتێک هەر دەوڵەتێک یان هەر میلەتێک کە خۆی بەخۆی بڵێت دەوڵەت یان میلەت دەبێت یەکێک لە بنەما سەرچیەکانی خاک و دانیشتوان و زمان و ئاڵا و کۆمەڵێک تایبەتمەندی هەیە یەکێک لە هەمویان گرنگتر زمانە زمانیش ئێمە لەبەرەوەی وەکو گەورەترین نەتەوەی یەکێک لە گەورەترین نەتەوەکانی سەر ئەم گۆی زەویە میلەتێکین بەڵام تاکو ئێستا خاوەن دەوڵەتی سەر بە خۆمان نینە ئەمە هۆکارێکە بۆ ئەوەی جۆرە خۆشەویستێکە بێت بۆ زمانەکەمان بمانێ لە ڕۆژێکی ئەوها وەکو هەناسەیەک بێت و وەکو بوونی خۆمان وجودی خۆمان دیاری بکەین و گرنگی بە زمانەکەمان بدەین ساڵانە لە زانکۆکانی کوردستان لە کۆلێژەکان ئەم یادە بەرز و پیرۆز ڕادەگیرێت بێگومان بە هاوکاری کەناڵەکانی میدیاکەوە زۆر فۆکس دەخەنە سەر ئەم بابەتەوە بەڵام ئەو 1-2 ساڵی کۆتایی لەبەر ئەو بارودۆخە ناهەمواری تەندروستی لەوانەیە بە شێوەیەکی کەمتر بیتن بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە لە زانکۆی سەلاحەدین لە کۆلێژەکان بە تایبەتی کۆلێژی پەروەردەی بنەڕەتی ئەمڕۆکە بەرنامەمان داناوە 11:30 نیوەڕۆ لە بۆ قوتابیانی بەیانی بۆ قوتابیانی ئێوارش بە هەمان شێوە کۆمەڵێک سیمینار پێشکەش دەکەین لەلایەن پسپۆرانی زمانەوە و بۆ قوتابیەکانمان و بۆ یان بەڵام لە چارچێوەیەکی بچووکتر و بە پابندبوون بە ڕێنمایە تەندروستیەکان باشە مامۆستا ئەمە زانین کە لەسەر ئاستی زانکۆکان هەمیشە هەوڵتان داوە کە گرنگی بەم ڕۆژە و ڕۆژەکانی دیکەش لە خزمەت زمانی کوردی دابن بە شێوەی سیمینار بە خۆت هەر بابەتێکی دیکە بێ بەڵام ئەوشتان لە بیر نەچێت یاخۆت هەمومان بەگشتی ئەومان لە بیرە کە ئەرکێکی قورسە لە سەرشانی ئێوە بە تایبەت زانکۆکان کە بۆ پاراستنی زمانی کوردی کار بکەن ئێستا زمانی کوردی لە چه ئاستێکدایە و ئێوەش چیتان بۆ کردووە پێتان وایە خود ڕازین لەوەی کە ئێستا زمانی کوردی لە چ دۆخێکدایە بەڵێ دۆخی زمانی کوردی ئەمڕۆکە بەڕاستی ئەگەر بێت و لەسەر ئاستی جیهانیەوە سەیری بکەین و لەسەر ئاستی ناوەخۆ لەسەر ئاستی جیهانیەوە تەوان زمانی کوردی هەروەک پێشتر جەنابتان ئاماژتان بەوەدا لەسەر ئەم زەویە زیاتر لە 7,000 زمان قسەی پێدەکرێت بەڵام شەرنی هەموو زمانێک زمانی خوێندنەوە و نووسین بێتن بەڵێ زیاتر لە 6,000 زمان ئەمڕۆ مەترسی لە ناوچوونیاندا هەیە لە 50 ساڵی ڕابردوو 2000 زمان لە ناوچووە ئەمانە هەموو کارێکەکەوە ترسی هەبێتن زمانەکان بەڵام سەبارەت بە زمانی کوردی یەکێکە لە زمانە زیندووەکان کە ڕیزبەند دەکرێتن بێ ئەوەی هیچ مەترسێکی لە ناوچوونیدا هەبێتن طبعی زمانی کوردی ناسراوە و یەکێکە لەو 108 زمانی کە لە گوگڵ با بڵێن تەرجمە وەرگێڕانی بۆ دەکرێتن ئەمە هەنگاوی زۆر باشە کۆدی تایبەتی خۆیە زمانی کوردی و لەسەر ئاسێکی جیهانی ئەم زمانە ناسراوە ئەمە لەسەر ئاسی جیهانیەوە و لە ڕووی با بڵێن ستونی و ئاسۆییەوە
لە ڕووی ئاسۆییەوە لەگەڵ دامەزراندنی حکوومەت دەوڵەتی عێراقی لە ساڵی 1932دا پاشان لە گەورەترین دەستکەوت بۆ گەلی کورد لە بەیاننامە 11 ئازاری ساڵی 1970 کە بەڕسمی بە فەرمی دان بە زمانی کوردی دانراکەوەکو زمانی دووەمی دەوڵەتی عێراقا دوای ڕاپەڕین لە 1991 دەرفەتێکی زۆر باشتر ڕەخسا بۆ زمانی کوردی ئەوە بۆ حکومی کوردی و دەسەڵاتی کوردی و پەرلەمانی کوردستان و حکوومەتی کوردستان ئەو ئازادی کە بۆ میلەت ڕەخسا ئازادی بە زمانیش درا ئیتر زمان هەندێک پێشکەوت و سەرڕای هەندێک کەم و کوڕێ ئەو سەردەمە شەڕ لەسەرەوە کراکە بە تعریب نەکرین یاخود زمانەکەی خۆمان کاڵ نەبێتەوە بەڵام ئێستا پێتان وانییە کە کاریگەری فێربوونی زمانەکانی دیکە بە تایبەت لە نەوەی نوێدا کە منداڵان فێری زمانێک ترەکرێن ئەمە وا ناکات کە یاخود بەکارهێنانی چەندین وشەی بیانی بە تایبەت وڵاتانی دراوسێ لەگەڵ تێکەڵکردن بە کاتی قسەکردنمان یاخود ئاخاوتنمان چەند وشەی بیانی بەکارێنین ئەمە چ کاریگەریەکی لەسەر کاڵبوونەوەی زمان هەیە یاخود لەسەر تێکچوونی ئەو زاراوە ڕەسەنە هەیە زۆر باش هەر دەگەڕێمەوە تەواکەری قسەکانم کەوا لە ڕووی ئاسۆییەوە گوتمان زمانی کوردی لە بارودۆخێکی زۆر باشدایە بەڵام لە ڕووی ستونیەوە کۆمەڵێک با بڵێن تەگەرە و گرفتی زۆر ڕاستەقینەمان لە پێشدایە ئەوش ئێمە تاکوی ئێستا خاوەن زمانێکی یەکگرتوونینە تاکوی ئێستا خاوەنی زمانێکی فەرمینینە تاکوی ئێستا خاوەنی ڕێنووسێکی یەکگرتوونینە بەگشتی ئێستا لە کوردستان بە چەند دیالێکتێکی بە دوو دیالێکتی سەرەکی خوێندن و نووسین دەکرێتن لە هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان بەڵێ سەبارەت بە زمانی کوردیەوە تەمان بە ئەوەی باسم دەکرد کەواتە مەترسێکی فعلی هەیە لەسەر زمانی کوردی ئەویش لە ناو خۆمانە کەوا تاکو ئێستا ئێمە خاوەنی زمانێکی یەکگرتووی کوردی نینە سەبارەت ئەو پرسیارێ بەڕێستانکەوە هۆکاری بڵاوبوونەوەی با بڵێن قوتابخانە نێودەوڵەتیەکان و یاخود گرنگجیدانی خێزان و کۆمەلگای کوردی بۆ فێربوونی زمانی دووەم بە تایبەتی زمانی ئینگلیزی ئەمڕۆکە دەبینی سەردانی هەر خێزانێک دەکەی دەبینی منداڵەکان بە زمانی ئینگلیزی قسەی دەکەن من لە خۆمەوە دەست پێ دەکەم کە مامۆستای زمانی کوردیمە بەڵام منداڵەکانم زیاتر لە ماڵێ خوشک و برایەکان بە زمانی ئینگلیزی قسەی دەکەن بەڕاستی خۆی گرنگترین زمان بۆ مرۆڤ زمانی دایکە چونکە لێکۆڵینەوەکان ئەوانەی لە بواری زمان ناسی کۆمەڵایەتی و زمان ناسی دەرونی جەخت لەسەر ئەوە دەکەنەوە کەوە مرۆڤ هەرچەندی زمانی تر بزانیتن بەڵام قەت ناگاتە ئەو ئاستەی کاتێک دەربڕێنی هەست و سۆز و خۆشی و ناخۆشیەکان و با بڵێن دەڕبیڕینە تایبەتیەکانی خۆی جگە لە زمانی دایک بە هیچ زمانێکیکە بتوانێت بەو شێوە دەرببڕێت زمانی کوردی بەڕاستی کێشەی زۆرمان هەیە لە هەر بە دووبارەم کردەوە لە ڕێ ڕێنووس لە ڕووی پەرتەوازایی لە ڕووی کۆمەڵێک هۆکار هەیە ئەمە شۆکارەکە خۆت بڵین چەند زاراوە هەیە بە گشتی لە ناو زمانی کوردیە بەڵێ کۆمەڵک زاراوەی سەرەکی هەیە کە زمان ناسان پۆلینیان کردووە تەمەنەوە شەر لە زمان ناسێکەوە بۆ زمان ناسێکی کرد جیاوازی هەیە بەڵام گرنگجەکە لەوە دانیە چونکە هەموو زمانێک کۆمەڵک دیالێکتی هەیە هەموو دەوڵەمەندی زمانەکە بەوە دیارە و زمانی کوردی زۆر زار باز لەوە دەکرێت کە زمانێکی فرە دەوڵەمەندە هۆکارەکەی بۆ زۆری دیالێکت و شێوەزاردا هەیە بەڵام ئەمەش لەگەڵ ئەوەشدا ینی ئێمە گەر بێت و سەیری وڵاتێکی وەکو نەیجیریا یان یەکێک لە وڵاتەکانی ئەفریقا بکەین دەبینین لە وڵات هەیە تەنانەت 850 زمان خەڵک قسەی پێ دەکاتن ینی دەکرێت لە وڵاتێکدا کوردستان جیاکراوەتەوە چ زمانێک کە یەکەمین زمانە بۆ نمونە یاخود بڵین هەرچەنەوە سەمنی چەند وشەیەکی عەرەبیشم بەکارهێنا لە کاتی قسەکردمە جیاکراوەتەوە بۆ نمونە زمانی کوردی باکوور یاخود ڕۆژئاوا
یان بڵێن زاراوەی بادینی کامیان دیاری کراوە کە ئەمە کوردیەکی ستانداردە؟ کێشەکە لەوەیدایە تاکو ئێستا ئێمە نەگەیشتینە بڕیارێکی حەقیقی هیچ بڕیارێکی بەڵام لە ڕووی پرۆگرامی خوێندنەوە دەتوانین تاوان ئەمەش ئەرکی وەزارەتی پەروەردە یەکجار قورس کردووە چونکە بۆ نمونە ئێمە ئەگەر بێت و لەو پارچەی کوردستان تەمەشا بکەین دانیشتوانی شارەکانی با بڵێن هەولێر و سلێمانی ئەوانە پەروەردەکە تایبەتە بە دیالکتی سۆرانێکەوە زۆرزار ئەم شێوە بەکاردێن بەڵام لە دەڤەری بادینان و لە شارەکانی دۆگلێن دەرێ قۆناغی بناڕەتی بە دیالکتی بادینی بۆ منداڵەکان ئەو دەکرێتن ئەمانە کێشە هیچ کێشەی ئەو تۆی تێدانێت چکە هەموو کەسێک مافی ئەوەیە بەو دیالکتەوە یان بەو زاراوە یان بەو زمانەی خۆی بخوێنیتن ئەمە لە کوردستان ئەگەر تەماشاکەین کوردستان وڵاتێکی فرە نەتەوەیە فرە کەلتورە فرە زمانە لەبەرەوەی نەتەوەی تریژ لە کوردستان دەژیتن لەگەڵەوەشدا ئێمە ڕەچایی ئەوەمان کردووە من یەکێک لە توێژینەوەکانم لەسەر فرە کەلتوری لە سیستەمی پەروەردەیی لە هەرێمی کوردستان گەیشتمە دەر ئەنجامی ئەوە بەڕاستی لە کوردستاندا بە زۆر بە شێوەیەکی ڕێک ماب بە کللتور و نەتەوەکانی کە دراوەکەوە لە ڕووی فێربوون و فێرکردنەوە پرۆگرامی خوێندنەکانیان بە زمانی خۆیان بێ قوتابخانەمان هەیە لە قۆناغی بنەڕەتی کە بە زمانی تورکمانی دەخوێنن سریانیەکان بە هەمان شێوە بە زمانی خۆیان دەخوێنن ئەرمەنەکان بە هەمان شێوە قوتابخانەیان هەیە لە کوردستان کەواتە ئەوە هەموو مافی ئەوەیەکەوە ئێمە ڕێگەمان بۆ بە نەتەوەکانی کە داوە بە زمانی خۆیان بخین زۆر زار لە خزمەت بەڵام کاریگەری نابێت لەسەر زمانی کوردی نەخێر هیچ کاریگەری نابێ هەر نەتەوەیەک بە زمانی خۆی بخوێنیتن ئەوە بۆ خودی کەسەکانە بەڵام دواتر قابلێتی مرۆڤ زۆر گەورەیە لە فێربوونی زمانەکانی تر گرنگترین شت ئەوەیە پسپۆرانی کۆمەڵایەتی و پسپۆرانی دەروونناسی جەخ لەسەوە دەکەم منداڵ باشترە فێری زمانی دایک بێتن بۆ ئەوەی ئەو هەروە گوتم دەربڕینە مرۆڤایەتی و سۆز و هەست و ئەوانەی هەمووی لە ڕێگەی ئەو زمانەوە بێتن مامۆستا زۆر بە کورتی گرنگە کەسێک بەهرەمەند بێت یاخود ببێتە کەسێکی سەرکەوت و یاخود ببێتە خاوەن بڕوانامێکی گەورە ینی مەرجە هەرە بێ زمانێکی دیکە بزانێ یاخود ئەتوانێ بە زمانی دایک بگاتە ئەوە یاخود ببێ بەهرەمەند باشە پرسیارەکەت چەند لایەنێک دەگریتەوە بۆ نمونە خۆی فێربوونی زمان هەرچەند زمانێک بزانێ ئەوەندە کەسایەتیت زیاد دەبێتن ئەوە وتەیەکی کۆنە بەڵام لەگەڵ ئەوەشدا تەماشای دراوسەیەکانمان بکەیت لە تورکیا کۆلێژی پزیشک بە زمانی تورکی دەخوێندرێت لە وڵاتی ئوردن کۆلێژی پزیشکەوە کۆلێژەکە دەبێت هەموو سەرچاوەکان بە زمانی بیانی و بە تایبەتی ئینگلیزی بێت چکە زمانی ئینگلیزی زمانێکی جیهانیە بەڵام لێ بە عەرەبی دەخوێندرێت لە ئێرانەوە لە تەنیشتمانە و دراوسێمانە دەبینین بە زمانی فارسی کۆلێژ و با بڵێن زانستە پێشکەوتووەکان بە زمانی فارسی دەخوێندرێت کەواتە لە ئیتالیا بە هەمان شێوە لە فەڕەنسا بە هەمان شێوە بە فەڕەنسی دەخێن هەر کەسە بە زمانی وڵاتەکەی خۆی دەخێنێتن بەڵام لەگەڵەوەشدا ینی ئێستا جیهان ئەوەندە پەیوەندیەکان ئەوەندە فراوان بووە ئەوەندە با بڵێن لێک نێزیک بوویتەوە تەنانەت بە سەدان میلەت هەیە بە زمانی فەڕەنسی دەخێنی بە زمانی ئینگلیزی دەخێنن بە زمانی ئیسپانی دەخێنن ینی زیاتر لە 44 دەوڵەت زمانی ئیسپانی دەخوێندرێتن لە زمانی فەڕەنسی لە چەندین وڵاتدا دەخوێندرێتن هەر لە ئەفریقیاوە هەر لە کەنەداوە هەم لە سویسراوە ینی لە چەندین وڵاتدا ئەو زمانە دەخوێندرێت و ینی قسەی پێ دەکرێتن کەواتە زانینی ینی دەکرێت لە وڵاتێکدا چەندین زمان هەبێت و دەکرێت چەندین وڵات یەک زمانیان هەبێت ئەوەش دەبێت ینی زۆر سپاس مامۆستا هەرچەندە با بڵین بابەتەکە یاخود ئەم پرسە زۆر کات هەڵدەگرێت یاخود زۆر گفتوگوی زیاتری ئەوێت بەڵام بەوەی کەمی کاتی بەرنامەکەەوە هەرتوانین ئەوەندە کات بین بە بەرنامەکە زۆر سپاس بۆی کامڕۆ میوانی پرۆگرامی ڕۆژ باش بووی هەر بژی دواوتەم ئەوەیەکەوە ئەرکی هەموو لایەکە
بۆ پاراستنی ئەم زمانە بە گەورەی و خزمەت بکرێت بە تایبەتی بە پلەیەک ئەرکی حکوومەتە ڕاستە ئەرکی وەزارەتە پەیوەندیدارەکانە بە تایبەتی وەزارەتی پەروەردە و وەزارەتی خوێندنی باڵا و هەروەها ئەرکی هەرە سەرەکی میدیاکانە لە کوردستان لە ڕێگای میدیاوە ئێمە دەتوانین وەچەرخانێکی زۆر گەورە بە زمانمان بدەین و دەتوانین زیاتر و زیاتر بیپارێزین بەڕاستی من خۆم بەش بە حاڵ خۆم هەست بە و گۆڕانکاریە گەورە دەکەم کەوا لە ڕێگەی چەند کەناڵێکی کوردی گەورە و بەتوانە هێدی شوێن پەنجەیان لەناو لەم بوارەدا دیارە ئیتر لەگەڵەوەشدا بەداخەوە چەند کەناڵێکەیە شوێن پەنجەی خراپیان دیارە بە ئاراستەکردنی خراپکردنی زمانی کوردی ئینشاڵڵا سەرکەوتوو دەبن و زۆر سپاس دووبارە بەخێرهاتی زۆر سپاس. ئێستاش بابەیەکەوە بزانین ڕەوشی کەشوهای شارەکانی کوردستان چۆنە. بینەوە سەر بەفربارین و سەرماسۆڵەی باکووری کوردستان کە بەهۆی ئەو بەفرە باری و ڕێگەی زیاتر لە 600 گوند لە باکووری کوردستان داخراوە و چەند ڕۆژێکە شەپۆلێکی چڕی بەفربارین شارەکانی باکووری کوردستانی گرتوتەوە بۆ هۆیەوە ڕێگەی نزیکەی 640 گوند و ئاوایی لە پارێزگاکانی وان، سێرت، موش و جۆلەمەرگ داخران. تیمەکانی تایبەت بە ڕاماڵینی بەفر و کردنەوەی ڕێگەکانیش جگە لەوەی ژمارەی ئامێرەکانی فرێدانی بەفر و کارمەندەکانیان زیاد کردووە، هاوکات کاتەکانی کارکردنیشیان زیاد کردووە و بەردەوام لە هەوڵی کردنەوەی ڕێگەکاندان. هەروەها بەهۆی بەفر و سەرما و سایقا ئاوی زۆرینەی تافگە و چەم و ڕووبارەکان بەستوێتی. فستیڤاڵی میوزیکی کوردی لە سنە بەڕێوەچوو. شەشەمین فستیڤاڵی میوزیکی کوردی لە سنە بەڕێوەچوو تێیدا چەندین گروپی میوزیکی لە شارەکانی ئازەربایجان و
ئیلام و لوڕستان و خۆراسان و کرماشان بەشداریان کرد و چەندین پارچە میوزیکیان پێشکەش کرد. فستیڤالەکە بە هاوکاری شارەوانی سنەو لە شەقامی فردەوسی پارکی سپیداری شارەکە بەڕێوە چوو بۆ ماوەی 4 ڕۆژ چالاکی و میوزیکی کوردی پێشکەش کرد. سەرپەرشتیارانی فستیڤالی میوزیکی لە سنە ئەڵێن ئامانج لەو فستیڤالە پێشخستنی میوزیک و قوتابخانەکانی تایبەت بە هونەر و میوزیکی کوردیە لە سنە و شارەکانی دیکەی ڕۆژهەڵاتی کوردستان. ساڵانە زۆرترین فستیڤالەکان بە تایبەت فستیڤالە هونەری و کلتوریەکان لە سنە بەڕێواچێت بۆ هۆی کە لە یونسکۆ بە یاخودڵی ناسناوی شاری هونەری پێدراوە و بۆیە چەندین فستیڤال تایبەت بە هونەر و میوزیک و ڕەسەناتی کوردی لەو شارە بەڕێواچێت. لە یەکێک لە زانکۆیەکانی ئەندازیاری ئوسترالیا چەند خوێندکارێک لە ڕێگەی پرۆژەیەکەوە بە توێچوویەکی زۆر کەم خانوو لەسەر ڕووبەرێکی بچووک بۆ خەڵکی هەژاری ئوسترالی دروست دەکەن و بە نرخی زۆر کەم پێیانە فرۆشتەوە. ئەم 6 گەنجە ماوەی 3 مانگە دەستیان بە پرۆژەکە کردووە و تێچووەکەشیان لە چەند خێرخوازێکی ئوسترالی کۆ کردوتەوە. 6 خوێندکاری بواری بیناسازی لە یەکێک لە زانکۆکانی ئەندازیاری ئوسترالیا کە ئاستی بژێوی خێزانەکانیان خراپە پرۆژێکی نیشتەجێبوونیان بۆ خەڵکی کەم دەرامەت و هەژاری ئەو وڵاتە هەیە. ئەوان با کەرەستەی گونجا و هەرزان بە تێچوویەکی زۆر کەمخان و لەسەر ڕووبەرێکی بچووک دروست دەکەن. دروستکردنی خانوو بۆ خێزانێکی هەژار هەستێکی زۆر خۆشە. ئێمە دڵخۆش دەکا کاتێککە بینین خەڵکێکی هەژاری وڵاتەکەمان جێگایەکیان بۆ نووسن هەیە و بێخانوونی. نزیکەی 3 مانگە ئەم 6 گەنجە ئوسترالیا پرۆژەکەیان دەست پێ کردووە. خۆیان ڕۆژانە کاری لەسەر دەکەن بێ ئەوەی چاوەڕێی یارمەتیدان لە هیچ کەسێک بکەن. کارەکانیشان لە نێوان خۆیاندا دابش کردووە هەر یەکێکیان کارێکی دیاریکرا و لە دروستکردنی خانووەکاندا ئەنجام دەدات. ئەمە جێگەی شانازیە بۆ من کە توانیمە بەشداری لە پرۆژەیەکی لەو جۆرە بکەم. بەڕاستی من دڵخۆشم کە دەتوانین لەم ڕێگایەوە ئاسوودەی و خۆشی ببەخشینە خەڵکی کەم دەرامەت و هەژار. ئەم 6 گەنجە ئوسترالیا کە لە چەند کچ و کوڕێک پێکاتون لە ڕێگای کۆکردنەوەی پارە لە چەند خێرخوازێکی ئوسترالی شوێنی دروستکردنی خانووەکان و کەرەستەکانیان کڕیوە. خانووەکان بە تێچوویەکی زۆر کەم دەفرۆشنەوە خەڵکی هەژار و کەم دەرامەتی ئوسترالیا. دێنافەریقی کوردستان 24. باخچەی ئاژەڵان لەگەڵ ئەو ئاکفاریۆمانی کە گیاندارە ئاویەکانی تیاژی تا ڕادەیەکی زۆر جیاوازیان هەیە بە تایبەت گیاندارانی وەک پەنگوین و دۆرفینەکان کە زۆر زووتر لەگەڵ هەر گیاندارێکی دیکە لەگەڵ مرۆڤەکان ڕایەن و دۆستایەتیان لەگەڵ دروست دەکەن. تەنانەت کە ئازانن مرۆڤەکان بۆ تەماشاکردنیان ڕاوەستن ئەوان زیاتر نمایشەکەن زیاتر خۆیانە نوێنن. لە ئاکفاریۆمێکی ئیتالیا لە دوای قەدەغەی هاتوچۆ بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بە وتەی ڕاهێنەری گیاندارە دەریایی و ئاویەکان ئەو گیاندارانە تامەزروی گەشتیارانن کە سەردانیان بکەنەوە و ئەمان نمایشیان بۆ بکەن و ئەو گەشتیارانە خۆت ئەو سەردانیکەرانش تەماشایان بکەن. پەنگوین و دۆلفینەکان زیاتر لە هەر ئاژەڵێکی دیکە دۆستایەتی لەگەڵ مرۆڤەکان پەیدا دەکەن بە تایبەت بێچۆ پەنگوینەکان. لەو کاتەوەی بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا دەرگای شوێنە گشتیەکان داخران لە ئیتالیا باخچەی ئاژەڵان و ئاکفاریۆمەکان تووشی زۆرترین زیان بوونەوە لە دابڕانی ئەو پەیوەندیانەی لەگەڵ سەردانکەران و گەشتیاران دروستیان کردبوو. نەبوونی ئەو قەرەباڵغیە ڕەنگە و ڕەنگەی لە پەنجەرە ڕووناکەکانەوە پەنگوینەکان پێیان ڕاهاتبوون ڕاهێنەر و کارمەندەکانی ئەکفاریۆمەکان بۆیان قەرەبوو دەکەنەوە. پەنگوینەکان پەیوەندیان لەگەڵ مرۆڤەکان زۆر باش بوو یاریان دەکرد بەڵام تێبینیمان کرد کاتێک ئەو هەلەیان لە دەستداوە کە هەڵسوکەوتیان گۆڕاوە بۆیە ئێمە هەوڵ دەدەین بە یاریکردن و بەڕێکەوتن لەگەڵیاندا ئاساییان بکەینەوە. کاتێک سەردانکەران سەردانی شوێنی ئاژەڵە ئاویەکانی ئیتالیا دەکەن بۆ بینینی دیمەنی یاریکردن و سەمای ئاژەڵە ئاویەکان دۆلفینەکانیش جوڵە و یاریەکانیان زیاتر دەکرد. دۆلفین و پەنگوینەکان بە تەنها مانەوە. بە وتەی ڕاهێنەرەکانیش دۆلفینەکان زۆر زیرەکن بە ڕوونی تێبینی هاتوچۆی کارمەندان و سەردانیکەران دەکەن.
دۆلفینەکان زۆر هەستیارن چونکە ژینگەکەیان ڕووپۆشێکی شوشەیی ڕۆنە ئەوان هەست بە گۆڕانکاریەکان لە جوڵەی کارمەندان و سەردانی کەران دەکەن. پێشتر منداڵەکان و گەورەکان لەو دیوی شوشەکەەوە یاریان لەگەڵ دەکردن هەر بۆ شەستا کە تێبینیەوە دەکەن کەسێک تێدەپەڕێت یەکسەر دەڕۆن و سەیری دەوروبەر دەکەن. بۆ دابینکردنی خواردن و خزمەتکردنی ئەم ئاژەڵە ئاویانە پشت بەو داهاتە دەبەسترێت کە سەردانکەران دەیدەن. کرانەوەی دەرگای شوێنی ئاژەڵە ئاویەکان دیار نییە لە کاتێکدا نزیکەی 500,000 سەردانیکەری لەدەستداوە. لە ساڵی 2020دا بڕی 33 ملیۆن یۆرۆ کە دەکاتە لە سەدا 55 داهاتەکەی لە دەستی داوە. ئەوەی ماوەتەوە کارمەندان بۆ خۆیان ئەو بۆشاییە پڕ بکەنەوە کە بۆ پەنگوینە بچووکەکان و دۆلفینەکان دروست بووە. بێگومان لە جیهان کۆڕۆنا کاریگەری تەنها بۆ سەر مرۆڤەکان نەبوو، بە تایبەت لەسەر ئاژەڵەکانیش بوو، چونکە ئاژەڵەکان زۆر بێناز بوون، بە تایبەت ئاژەڵی ناو باخچەی ئاژەڵان و هەروەها ئەو ئاژەڵانی دەریشەوە کە بێنانمانەوە بێلانەکان ئەوانیش کاریگەریەکی زۆریان کەوتە سەر بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە. ئێستا با لە کۆرۆنا دوورکەینەوە بزانین بەهای دراوەبیانیەکان و نرخی زر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان چۆنە. $100 ئەمریکی بەرامبەر بە 146,300 دیناری عێراقیە، 100 یۆرۆ بەرامبەر بە 175,500 دیناری عێراقیە، 100 پاوەندی بەریتانی بە 201,250 دیناری عێراقیە، و 100 لیرەی تورکی بە 20,750 دیناری عێراقیە و 100,000 تومانی ئێرانی بەرامبەر بە 5,600 دیناری عێراقیە. جیا لەمانە مسقالێک زێڕی ئایار 24 418,000 دیناری عێراقیە، مسقالێک زێڕی ئایار 21 370,000 دیناری عێراقیە و مسقالێک زێڕی ئایار 18 314,000 دیناری عێراقیە. بەپێی بیرروباوەڕی پەیڕەوانی ئاینی یارسانەکان کاکەیەکان ئازادکردنی ڕۆح یەکێکە لە ئەرکە ئاینیەکانیان. اینجا ئەو ڕۆحە ڕۆحی باڵن دەبێت یاخود مرۆڤ. لە ئێوارێکی ساردی زستاندا 40 باڵندا لە گوندی هاوار لە سنووری پارێزگای هەڵەبجە گەڕێنرانەوە ناو سروشت و ئازادکردن. ئەوە نەریتێکی پەیڕەوانی ئاینی یارسانەکانە ساڵانە ئەنجامەدرێت. لە کاتی ئازادکردنی ئەو باڵندانە چەند ڕاوچیەک ئامادە بوون و بەڵێنیاندا لەمە دووە ئاژەڵ و باڵندەکان ڕاو نەکەن. داود دیوانم جتانه رافز دل یک دل بود داود گیان چو شاخ و حافظ داود حیرانم دلم برج خون روی حاجات من داود گیان چون لیلی و مجنون ئێمە وەکو کاکەی کە لە دەڤەری هاوار ئەمڕۆ هاتین وەکو بیکەین بە نەریتێک هەموو ساڵانە لە مانگی 22 بەدواوە ئەو ڕۆحانە ئازادکەین کە لە قەفەسا بوون. بەڕاستی کولتوری هاوار سەردەمانێک بووە پڕی لە باڵندەی جوان بووە، سروشتێکی جوان بووە. ئێمەش بڕیارماندا داواشمان کرد لە هەموو ئەو کەسانەی کە بێن بەشدار بوون، زۆربەی خەڵک بەشدار بوو لەگەڵمانە کە بێتە نەریتی هەموو ساڵێ لەم سروشتە جوانە ئەو ڕۆحانەی کە شوێنی و ماوەی خۆیانە بیانگەڕینەوە بۆ شوێنی خۆیان. حەزمان کرد ئەم سروشتە جوانە پێشتر ڕازێنراوە بووە بە کەو بە بلبول و بە چوزان بە ئەنواع قولتە و ئەنواع ئاژەڵی جوانی تیا بە بەڵام دەستێوەردانی مرۆڤەکان بەڕاستی تا ئەندازەیەکی زۆر کاریگەریەکی زۆریان کردووە بە نێشتنی ئەم ئاژەڵانە ئەم باڵدارانە بۆیە
ئێمە بوتمان هەر وەک نەریتێ حتا ئێمە هەنێک لە ڕاوچیەکان هاتوون لەگەڵمانە هاوکاریان کردوین کە بەشداریان کردووە کە بە بەردانی ئەم باڵدارانە بۆی لە ساڵانی ئایندە بێ بە نەریت ئێمە پێشتیش کراوە بەڵام ئەمە ئینشاءڵڵا ساڵانی تر برەی زیاتری پێدەین و خەڵکی زیاتریش لێ ئاگادارەکەین و خەڵکیش فێر بێ کە نەیان کوژێ ئەمە زۆر زۆر گرنگە بەڕاستی. ئێستش بەیەکەوە بچینە بەرگەی وەرزشی لە پرۆگرامی ڕۆژباش و لەگەڵ ژاکال خۆشناو کە ڕاهێنەری وەرزشیە بزانین ئەمڕۆ زانیاریەکانی چییە و ئەو ڕاهێنانەی ئەمڕۆ کە بە ئێمە ئەدات چییە؟ سلااو لە بینەرانی ڕۆژباش. ڕاهێنانی ئەمڕۆ سوودی هەیە بۆ هەموو لەش کە پێی ئەڵێن سوپەرمیکس. هەر یەک لەم قورسایانە 4 کیلۆنا هەردووکیانە بنە 8 کیلۆ. 5 پێ ئەژن و ڕاست بێ شانتان بن بۆ دواوە ئێن بە خوارەوە و قورسایەکان ئێن بە پێشەوە. هەر چە نەتوانن بێن بۆ خوارەوە دەستەکانتان ڕاست بێ سکتان بن بۆ ژوورەوە و 4 جاران 12 ئەمە دووبارە بکەن. ئەمە کە سوودی هەیە بۆ هەموو لەش. پاشەمە یەک دانە ئیستیفادە لە ئەەکەین بەکاری ئەینین ئێن بۆ خوارەوە ئەیگرن و بە 5 پێ ئێن بۆ سەرەوە 4 جاران 12 ئەمە دووبارە ئەەکەنەوە. و 5 پێ بەبەرنی ئەوەستیت دەست ئەتوانی ڕاکێشی بۆ دەرەوە یان بە کەمەرت بیگریت. ئێ بە خوارەوە نەفەسێکی قۆڵەکێشیت ئەم قورسایە ئەگریت فرێیت بۆ پێشەوە نەفەسێکی قۆڵەکێشیت ڕاست و چەپ. ئەمە سوودی هەیە بۆ ناوڕان بۆ هەمووڕان بۆ پشت و بۆ پێشەوەی باسکی 4 جاران 12 ئەمە دووبارەکەیوە. مان پێویستە دانیشین تەختەکە ئەگرین قاچمان بەبەرینی بۆ خوارەوە قاچەکانت ببەرینی لە خوارەوە بێت ئەژنۆت زۆر مهمە کە لەسەر عەرزدا بێت. ئەی بۆ سەرەوە 4 جاران 12 و نەفەسێکی قۆڵەکێشیت ئەی بۆ خوارەوە هێدی هێدی نەفەسێکی قۆڵ بکێشن و جارێکی تر بێن بۆ سەرەوە و بۆ خوارەوە. سوودی هەیە بۆ خوارەوەی پشت بۆ پشتەوەی ڕان و بۆ سند 4 جاران 12 بێن بۆ سەرەوە. پاشەمە لە ناوەندی تەختەکە ئەوەستن بە هەردوو قاچتان ئێن بە خوارەوە. ئەمە خاستان بۆ کاردیۆ ژێرەوەی ڕان سوودی هەیە. قاچی ڕاست بۆ خوارەوە سەروەی تەختە قاچی چەپ کە بۆ پێشەوە بۆ پشتەوەی ڕان سوودی هەیە. بڕگەی ئەمڕۆ کۆتایی پێهات هیوادارم سوودتان لێ وەرگربێت. ڕۆژ باش. بە کۆتایی هاتنی بڕگەی وەرزشی منیش کۆتایی هێنم بە بەرگە و بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی ڕۆژ باش بۆ هیوام هەمیشە شاد و تەندروست باش بن. ماڵاوە.